دەقی سوخەنڕانی ئەوەڵی مانگی مەی ساڵی 1368 هەتاوی هاوڕێ جەماڵ چراغوەیسی لە ساڵۆنی وەرزشی تەختی لە شاری سنە. هاوڕێیانی کرێکار بەخێربێن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکار و جەژنی جیهانی خۆمانە. جەژنی ڕۆژی کرێکار لە گشتمان پیرۆز بێت. هەر بەم جۆرەیەکە هاوڕێ بەڕێوەبەری بەرنامە ڕایگەیاند بڕیار وابووکە هاوڕێیەک سەبارەت بە مەجمەعی عمومی قسە بکات. مەجمەعی عمومی بە ناساندنێکی سادە، یعنی ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکار، ئێمە لە دەوری یەک کۆببینەوە تا لەو پەیوەندەدا باس و وتوێش بکەین. مەجمەعی عمومی بە ناساندنێکی سادە یعنی کۆبوونەوەی ژمارەیەک کرێکار لە شوێن و مەکانێکی دیاریکراو کە لەسەر تەوەرێکی دیاریکراو کە پێشتر تەعین کراوە یان تەعین دەکرێت باس بکرێت و تەسمیم بگرن و با دەرەنجامێکی دروست بکەن. مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، یعنی لە کۆمەلگا و لە کۆبوونەوەی ئینسانەکان بە دەوری یەکە کە ئەوان دەتوانن نیاز و احتیاجی یەکانیان دابین بکە. بۆ وێنە ئەگەر پێویستی یان بەنان هەیە دەبێت لە دەوری یەک کۆ ببنەوە و دەست لە نێو دەستی یەک بنێن هەتا بتوانن نانێک دابین بکەن و ئەگەر ڕەنجێک هەیە گشتی بەیەکەوە لە پاڵ یەک بیکێشن. مەجمەعی گشتیەکانی ئێمە کرێکاران دەبێت ئامراز و زامنێک بێت بۆ وەرگرتنی حەق و حقوقمان و ئێمە ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی کرێکار ڕایدەگەێنین. چوونە سەرەی حەقبەستەکانمان، کەمبوونەوەی سەعاتی کار، کەڵگوەرگرتن لە ئیمکاناتی بێهداشتی و دەرمانی، حەقی بیمەی بێکاری، پێشگرتن لە دەرکردنی کرێکاران لە سەرکار و سەدان و هەزاران خواستی دیکە کە زۆر و کەم کاریان بۆ کراوە یان لەبیر کراون لە ویست و داخوازیەکانی ئێمەن و دەبێت دابین بکرێت. ئەگەر ئێمە بمان هەوێت بەم خواستانە بگەین و بمان هەوێت ژیان بکەین، خواستەکانمان تەنیا و تەنیا بە یارمەتی کۆبوونەوەکانمان و بە پاڵپشتی مەجمەعی عمومیمان جێبەجێ دەکرێت. هەتا ئێستا و بە درێژایی مێژوو لەو ڕۆژەوە کە کرێکار پێی ناوەتە کۆمەلگاوە و هێزی کاری خۆی دەفرۆشێت هەتا پێی بژیت، نمونەی زۆرمان هەیە کە کرێکار شتێکی بۆ هاتۆتە بەرەوە یان گرفتێکی بۆ ساز بووە و کاتێک کە ویستویەتی مەسەلەکە بە تەنیایی چارەسەر بکات سەرکۆت یان دەرکراوە یان دانی کەم وەڵامیان نەداوەتەوە و گوێیان نەداوەتێ. نمونە گەلێکیشمان هەیە کە کرێکاران بەیەکەوە شتێکیان بۆ هاتۆتە بەرەوە یان زوڵمێکیان لێکراوە، بەڵام توانیویانە بەیەکەوە کێشە و گرفتەکە چارەسەر بکەن. مەجمەعی عمومی شتێکی سەیر و عەجیب نییە، شتێک نییە کە زۆرمان لێ دوور بێت. هەر ئەو کۆمەڵەی خۆمان لەبەر چاو بگرن، ژمارەی کرێکار و ژمارەیەک لە بنەماڵە کرێکار و زەحمەتکێشەکانین کە بە دەوری یەکەوە کۆبووینەتەوە و دەمان هەوێت یادێک لە ڕۆژی یەکی مانگی مەی 1368 بکەینەوە. ئەم ڕۆژە بکەینە بڵندگویەک بۆ تەرحی خواستەکانمان و گەیشتن پێیان هەر بۆیە لە سەعات سێوە ژمارەی کرێکار لێرین و باس لە گیر و گرفتەکانمان دەکەین و داخوازیەکانمان بەیان دەکەین. ئەمە خۆی بۆ ئێمە مەجمەعی عمومیە. مەجمەعی عمومی بۆ ئێمە نائاشنا نییە. ئێمە لە شوێنی کارمان، شوێنی ژیانمان، لە نێو بنەماڵەکانمان مەجمەعی عمومیمان هەیە و بە شێوازی جۆراوجۆر و بەهۆی جۆراوجۆر لە دەوری یەک کۆ دەبینەوە. کاتێک کە 6 کرێکار لە کارگەیەک بەیەکەوە کار دەکەن و بەیەکەوە لەسەر کار و گیر و گرفتەکانیان قسە دەکەن و تەسمیم دەگرن، ئەمە خۆی مەجمەعێکی عمومیە. دەبێت بڵم کە شتێک کە ڕەسمیەت بە مەجمەعی عمومی دەدات و مسەوگەری دەکات تەنیا و تەنیا ڕێک و پێک و منەزەم بوون و هەمیشەیی بوونیەتی. ئەگەر ئێمە ڕۆژێک 10 سەعات بەیەکەوە کار دەکەین، دەتوانین لە ڕۆژێکیشدا نیو سەعات و لە مانگدا 2 ڕۆژ و یان لانی کەم 2 سەعات لە دەوری یەکدا بنیشین و باسلا گیر و گرفتەکانمان بکەین. ئێعتبار و ڕەسمیەتدان بە مەجمەعی عمومیمان لە گرەوی منەزەم بوون و هەمیشەیی گرتنیەتی. بەڵام ئێمە ئەغڵب کاتێک کە کارفەرمایەک دەیهەوێت سەعاتی کار درێژ بکات ویان حەقدەست کەم بکاتەوە، بەپەلا مەجمەع دەگرین لەو جێوە کە نەمانتوانیوە
کێشەکە بە باشی تاوتوێ بکەین و هەڵسەنگاندنێکی دیاریکراومان هەبێت و بڕیارێکی قاتعانە بدەین قسەکانمان دەمێنێتەوە و ناتوانین حەق و حقوقەکانمان بگرین و بەدەستی بێنین. هەڵبەت مەجمەعی عمومی تەنیا هی کارخانە و کارگا گەورەکان نییە. ئێمە تەنانەت لە کارگا چکۆلەکانیشدا دەتوانین مەجمەع بگرین. لە کارگا چکۆلەکاندا دەتوانرێت شێوازێکی دیاریکراو لا یەکگرتووبوونی کرێکاران هەبێت بە شێوازێک کاتێک کە شارەکەی خۆمان واتە نەدەبینین لە خیابانەکان و کوچەکانیدا سەدان کارگەی خصوصی چکۆلە هەیە. لا مکانیکی و جۆشکاری و نەرجاریەوە بگرە هەتا سافکاری و نەقاشی و بەشەکانی تر. ئەم کارگایانە سەعاتکارێکی دیاریکراویان نییە و لە ئیمکاناتی ژیان و بێهداشتی بەهرەمەند نین. حەقدەستەکان لەوێدا لە خوارەیە. یاسای کارێک کە لەوێ لە کارگاکاندا حاکمە یاسای کارێکە کە کارفەرما خۆی دیاری کردووە نەک تەنانەت ئەو یاسای کارەی خودی دەوڵەت و ئیدارەی کار و لە یاسای کاری ئێمە کرێکاران و لەو کارگایانەدا هیچ خەبەرێک نییە. کارفەرما بە جۆرێک کە بە نەفعی بێت کار دەکات. کارێکی بەوە نییە کە من چۆن دەژیم. ئەگەر ئێمە کرێکارانی کارگا خصوصیەکان بتوانین بە دەوری یەک کۆببینەوە و گیر و گرفتەکانمان بڵێنەوە و بەیانیان بکەین و تەشەکولێک بە نێوی سەندیکا ئیتحادیە هەتا قەدری نێونەرایەتی ویان بە هەر نێوێکی دیکە پێک بێنین. ئەمە لە ڕاستیدا هەر هەمان ئەو شتەیە کە ئێستا کە بە قازانجمانە و دەتوانێت وەڵام دەرەوەی گرفتی ئێمە کرێکاران بێت. ئێمە ئێستا کە قازانجمانە و دەتوانێت وەڵام دەرەوەی گرفتی ئێمە کرێکاران بێت، ئێمە دەبێت لە هێندێک شوێندا لە دەوری یەکتر کۆببینەوە و بەیەکەوە باس و توێش بکەین و مەسەلەکانمان بهێنینە گۆڕێ و بتوانین بۆ وێنە تەعاونی مەسرف پێک بێنین. تەعاونی مەسرفیەک کە بتوانێت لانیکەم یارمەتیەک بکات بە کێشە و گرفتەکانی ژیانمان و شتومەک و پێداویستیە گشتیەکان و مایەحتیاجی گشتیمان بە قیمەتی دەوڵەتی بێنەتە ئیختیارمانەوە. با سەیرێکی گەڕەکەکانی شارەکەمان بکەین. شاری سنا هەر ئێستا کە نمونەیەکی ئاشکرا و بەرچاوە بۆ پیشاندانی بارودۆخی تایبەتی ئێمە کرێکارانە. گەڕەکەکانمان لە عەباساوەوە هەتا کانی کووزەڵە و حاجیاوە و زۆراوە و هەتا دەیان و سەدان گەڕەکی تر پیشاندەری مەحرومیەتی ئێمە لە ئیمکاناتی سەرەتایی و بنەمایی ژیانە. تەنانەت چەند دڵۆپێکی ئاو بۆ تەڕکردنی زمانی وشکتان پەیدا ناکەن. بۆ سەد و تەنانەت 200 ماڵ شێرێک لەوێ عمومی هەیە کە بۆ سەتڵێک ئاو دەبێت بە چەند سەعات لە سەفدا بمێنێتەوە کە هەڵبەت ئەم دەرد و ڕەنجە لە سەرشانی ژنان و خوشکەکانمانە. لە زۆرێک لە گەڕەکەکان ئاوی لوولەکەشی نییە و خەڵک لە ئاوی کانی یان چاڵاو ئاودابین دەکەن. ئێمە ئەگەر نەتوانین بچینە سەرکار و نەشتوانین پوڵێک بە حەز وەربگرین ئەگەر وابێت لە برسان دەمرین و گیانمان لەدەست دەدەین. کارفەرما کاتێک ئێمەی گەرەکە کە پێویستی پێمان دەبێت. هاوڕێکانی تریشمان ناتوانن بە تەنیایی یارمەتیمان بکەن لەبەر ئەوەی کە وەزعیان ئەگەر خراپتر لە ئێمە نەبێت باشتر نییە. ئەوانیش لەگەڵ ستەم و چەوسانەوە دەستە و یەخن. کەواتە ڕێگا چارە چییە؟ ئێمە دەتوانین بە کۆکردنەوەی بڕەپوڵەکانمان بە شێوەی ماگانە و یان بە جۆرێکی تر پوڵ کۆبکەینەوە و کاتێک پێویست بوو خۆمان یان هەر ڕفێقێکی دیکە ئیسفادەی لێ بکەین. دەتوانین بڕێک لەو پوڵانە بە بنەماڵە نەدار و دەستەنگەکان و ئەو بنەماڵانە یارمەتی بدەین کە قەرزدارن. بێکاری بەڕاستی چاوترسێنی کردوین و ئەگەر کارفەرمایەک سوکایەتیمان پێ بکات مەجبورین تەحمولی بکەین هەتاوەکو دەرنەکرین و ئەمە ئیتر پێویستی بە شیکردنەوە نییە. ئێستا کرێکاری بێکاری لە ڕاددەبەدەر زۆرە و هەر سات ئەگەری ئەوە هەیە کە ئەو کەسانی کە لە سەرکارن تەک تەک بێکار بکرێن. ئێمە ئەگەر بتوانین بڕێک پوڵ بۆ خۆمان پاشەکەوت بکەین ئەوە سادەتوانین بە بڕێک لەو پوڵە بە هاوڕێ بێکارەکان و بنەماڵە نەدار و دەستەنگەکان یارمەتی بکەین و ئەگەر هاوڕەیەک لە ڕووداوێکدا دەستی شکا و قاچی شکا یارمەتی بکەین. هەروەک دەبینن ژمارەیەکی زۆرمان بێسەوادن. هۆکارەکەی درێژبوونی سەعاتی کارە. ئەگەر ئێمە بتوانین لە هەفتەیەکدا 1-2 ڕۆژێک ویان هەر کاتێک کە توانیمان ئەو هاوڕێیانەی کە سەوادیان نییە سەوادیان فێر بکەین و ئەگەر سەوادمان هەیە متالعە بکەین باشتر بارودۆخ و ئەوزاعەکە دەناسین. ئێمە دەتوانین تەعاونی پێک بێنین.
تعاونی کارێک کە مشکلاتمان چارەسەر بکات. بۆ وێنە ئەگەر من نەجارم و هاوڕێکەم پێویستی بە نەجار هەیە، کارەکەی بە دڵسۆزی و بە کەیفیەتێکی باشترەوە ئەنجام بدەم و بە حەقدەستێکی کەمتر لە بازار کارەکەی بۆ تەواو بکەم، ویان ئەگەر ئەو ڕفیقە نەجار بوو و من احتیاجم بە نەجار بوو یارمەتیم بکات. دەتوانین تەعاونیەکانی مەسرف پێکبێنین. ئەو تەعاونی مەسرفانی کە دەتوانێت لانیکەم مشکلاتمان چارەسەر بکات، بژێوی ژیانمان بە نرخێکی هەرزان و ڕەسمی و بە نرخی دەوڵەتی بنێتە ئیختیارمانەوە. با سەبارەت بە بیمەی بێکاریش بڕێ قسە بکەم. بیمەی بێکاری بریتیە لەو حقوقەی کە مانگانە لەلایەن ئیداری کارەوە بەو کرێکارانە دەدرێت کە بێکار دەکرێن و یان دەردەکرێن. حەقی وەرگرتنی بیمەی بێکاری دەبێت بتوانێت بەر بە دەرکرانی کرێکاران لەلایەن کارفەرماکانەوە بگرێت. ئێستا بابزانین چۆن. بەپێی ئاماری ساڵی 1367 هەتاوی کە ئامارەکەشی ڕەسمیە، لە یەکی خاکەلێوەی ساڵی 96ەوە هەتا ئاخری ڕێبەندانی 67 کە دەکاتە 23 مانگ، تەنیا 10,000 کەس توانیوانە لە بیمەی بێکاری کەڵک وەربگرن. ئایا بەڕاستی تەنیا 10,000 بێکارمان هەیە؟ نەخێر واقعیەت جیاواز لەمەیە. ئەمە پیشانی دەدات کە تەنیا 10 کەس دەتوانن لە حەقی بیمەی بێکاری کەڵک وەربگرن. بۆچی؟ لەبەر ئەوەی کە ئەوانەی کە لەو کارگایانن مجەوەزیان هەیە و بیمەن و شناسنامەی کاریان هەیە و لە حەقی بیمە کەڵک وەردەگرن. بەڵام ئایا ئەو کرێکارە کەشاوەرزە، ئەو کرێکارە فەسلیە، ساختمانیە و ئەو کرێکارەی کە لە کوورەخانە کار دەکات و ئەو کرێکارەی کە لە قاڵی بافیدا کار دەکات حەقی بیمە دەیانگرێتەوە؟ حەقی بیمەی بێکاری کە مانگانە دەدرێت شتێک نییە کە بە هەورە تریشقەی ئاسمان ویان بە بوومە لەرزە هات بێت، بەڵکو شتێکە کە مانگانە لە حقوقی خۆمان کەسر دەبێت. ئەو هاوڕێیانەی کە حەقی بیمە دەدەن ئاگادار بوون کە لە سەرەتای ساڵی 66ەوە بەدووە مانگانە 60 تا 70 حتمەن لە حەقدەستیان کەم دەکرێت و ئەم بڕە پوڵە بەسەر ئێعتباری بیمەی بێکاری زیاد دەکرێت، کەواتە ئیدارەی کار و بیمەی کۆمەڵایەتی و بەرپرسە پەیوەندیدارەکان حاڵەتی بانکیان بەخۆ گرتووە و مانگانە بڕە پوڵێک لە کرێکارە شاغڵەکان کۆ دەکەنەوە هەتا ئەگەر هاوڕەیەک بێکارکرا یاخود دەرکرا یارمەتی بکەن، ئەویش بەپێی ئەو بارودۆخەی کە ئاماژەی پێکرا. خواستی ئێمە کرێکاران لە پەیوەند لەگەڵ بیمەی بێکاری ئەوەیەکە بیمەی بێکاری بە تەواوی کرێکارانی بێکار و تەواوی ئەو کەسانە بدرێت کە ئامادە بەکارن و تەمەنیان سەرتر لە 18 ساڵە. بیمەی بێکاری بریتیە لە تەواوی کرێکارانی بەشی خزمەتگوزاری، کەشاوەرزی، سەنعەتی، کرێکارانی ساختمانی، فەسلی و موەققەتی، کرێکارانی کوورەخانەکان و کرێکارانی فڕشتنین و تەواوی ئەو کەسانە دەبێت لەخۆ بگرێت کە بۆ دابینکردنی ژیانیان هێزی کاریان دەفرۆشن. بۆ دابینکردنی بیمەی بێکاری مانگانە لە حەقدەستەکانمان کەسر دەکرێت. ئەم بیمەی بێکاریە ئێستا بە پێی لانیکەمی حەقدەست ینی 83 من دەدرێت و بەبێ کەڵک وەرگرتن لە مەزایە و بۆنی کارگەری و دەزانین 83 من فقط پوڵی 150 گەڕم چایی و یان پوڵی 400 گەڕم قەند و 250 گەڕم ڕۆنە. لە حاڵێکدا کە بیمەی بێکاری دەبێت بتوانێت ڕفاهی بنەماڵەیەکی 5 کەسی دابین بکات و لەگەڵ ئەو نرخە تەوەڕمەی کە لە بازار هەیە بێتەوە. ئاماژەمان بە بۆنی کارگەری کرد. بۆنی کاڵا لە ساڵی 65ەوە بەدوا دەدرێت و بڕیار وابوو کە بەم وەسیلەیە ئاستی ژیان و بەڕێوەچوونی کرێکاران بڕواتە سەرێ. بڕیار وابوو دەوڵەت کاڵا ئەساسیەکان و مایەحتاجی گشتی وە گبرنج، قەند و شتی ئەساسی و زەروریەکانمان پێبدات و لە بەرامبەریدا پوڵ وەرنەگرێت. لە قۆناغەکانی سەرەتادا واکرا، بەڵام دواتر چی لەهات؟ لە باتی ڕۆن و برنج خەمیر و مسواکیان پێداین. بۆچی وای لەهات؟ بۆ ئەوەی کە گویا کارفەرماکان ناڕەحەت دەبن لەبەرەوەی کە حقوقێکی زۆر دەدەن و ئەمە حقوقێکی ئیزافیە کە دەماندنێ. ئایا بەڕاستی وایە؟ ئایا بەڕاستی مانگانە 300 یان 400 من یان 700 من کە ئەم دوایانە دەیدەن بەشێک لە حەقدەستی خۆمان نییە؟ تازە ئەگەر کارفەرما بیدات ئایا کڵاو دەشێتە سەری؟ 700 منەکە بە سەعاتکاری درێژ و کەمکردنەوەی حەقدەست و کەمترکردنی بارودۆخی ئێمە نییە کارمان و بە 100 جۆری تر لێ دەستێنێتەوە و تەنیا 700 منەکە
بەڵکو زۆر زیاتر لەوەمان لێدەستێنەوە و ئەمە عادەت و یاسای ئەوانە. خواستی ئێمە کرێکاران لە ئاست بۆنی کاڵاکان ئەوەیە کە بەدەر لەوەی کە ئەم بۆنەمان کەی ڕادەگەیەندرێت و کەی دەدرێت بۆ وێنە بۆنی 3 مانگی سێهەم و چوارم لە خاکەلەوەی ئەم ساڵدرا و بۆنی ئەم ساڵیش معلوم نییە کەی دەدرێت بۆنەکان لەسەر وعدە و بە موقع بدرێن و بڕی پوڵەکەشی بە حەقدەستەکانمان زیاد بکرێت و ئەو کاڵا ئەساسیانەمان بێنە ئیختیارەوە کە ناتوانین مایحتیاجی ژیانمان دابی بکەین. لە ئاخردا تەنیا ئەوە دەڵم کە ئێمە لێرە قسەکانمان دەکەین و بەباشی داخوازیەکانمان مەترەح دەبێت، بەڵام ئامانج تەنیا وتن و قسەکردن نییە، بەڵکو عەمەل پێکردنە و خەبات بۆ گەیشتن بە خواستەکانمان و لەو ڕێگایدا ئەگەر تەشەکولێکمان نییە هەر لە ئەمڕۆکەوە دەست بنێنینە دەستی یەک و تەشەکولێک پێک بهێنین و ئەگەر سندوقمان نییە پێکی بهێنین یا